کورد نەمردووە خەیاڵتان خاوە بەراتی نەجات بە خوێن نووسراوە. دوای زیاتر لە 50 ساڵ خەبات جەمالی حەکیم ئاغا ناسراو بە مامە جەمال ئەندامی سەرکردایەتی پێشووی یەکێتی نیشتیمانی کوردستان و لێپرسراوی مەکتەبی یاریدەرانی سکرتێری گشتی یەکێتی نیشتیمانی کوردستان دڵە گەورەکەی لە لێدان کەوت. بەداخەوە ئەم ئێوارەیە تێکۆشەرێکی گەورە و ناسرا و ناوداری هەمشاری سلەیمانیمان جەمال ئاغا کۆچی دوایی کرد. جەمال ئاغا شۆڕژگەڕێکی قەدیم بوو، هاوڕێ و دۆست و نزیکی مام جەلال بوو. من بە ناوی خۆم و هەموو هەڤاڵانی یەکێتی نیشتیمانی کوردستان و بە تایبەتی هەڤاڵانی مەڵبەندی ڕێخستنی سلەیمانیەوە سەرخۆشی لە کەسوکاری ئەەکەم بەداخەوە و پیاوێک بۆ لەو پیاوانەی کە هەموو قۆناغەکانی بە سەرکەوتویی بڕیوە، پیاوێکی دەستپاک، پیاوێکی دڵسۆز، پیاوێک بووە کە هەموو جارێ مام جەلال بە نمونە هێناوێتەوە لە دەستپاکی و لە دڵسۆزی و لە پیاوێکی داوێن پاک پیاوێک بوو حەزی لە کوردایەتی ئەگەر حەزی لە یەکڕیزی ملەتی کوردەکەیە کرد و لەم ئاخریشا لە شۆڕشی نوێشا بوو بە سەرۆکی دادگای شۆڕشی کورد لە کوردستان لە دەرەوە. لەم ئاخریشا مام جەلال ڕێزی لێگر کردی بە نوێنەری خۆی مەسئولی یاریدەرانی مام جەلال بوو. لێرە هاوڕێ و هاوسەنگەرانی و هەڤاڵانی یەکێتی تێکۆشان و شۆڕژگەڕی مامە جەمال بەرز دەنرخێنن. مامە جەمالی حەکیم ئاغا 50 ساڵ هاوڕێ و هاوسەنگەری سەرۆک مام جەلال بوو. کوردستان هەموو شتێ بوو بۆ ئەو، کورد بە هەموو شتێ بوو بۆ ئەو، ئێمانی زۆر بە کوردایەتی هەبوو، لە پێناوی کوردایەتیە هەموو شتێکێ کرد، هەتا تەنانەت چەند جارێکیش بریندار کراوە لە شاناخسەش بە چەکی شیمیایی بریندار کرا مامە جەمال لەگەڵ ئێمە. ئەو کار و کردەوە و ڕەفتارانەی ئەگەر بۆ سەر خەرمانی شۆڕژگەڕێتی زیان نەکرد بێ ڕۆژێ لە ڕۆژان نەتوانراوە کەسێک ڕخنێکی لێ بگرێت، کەسێک پەنجەیەکی بۆ درێژ ئەتوانم هەر ئەوەی جەنابەت دووبارەکەمەوە لێوان لێو بە لە شۆڕژگەڕێتی، لێوان لێو بە لە دڵسۆزی بۆ برادەرەکانی، ینی یەکێک لەو تربێتە جوانانەی کە لە جەنابی جەمال ئاغا بوو دڵسۆز بوو بۆ هەموو کەس هاوڕێ و نزیکەکانی. تەرمی مامە جەمال لە ماڵەکەی خۆی بۆ گردی سەیوان بەڕێکرا بۆ ئەوەی لەوێ بە خاک بسپێرێت. مامە جەمال ڕۆژانێکی دوور و درێژ خەباتی کرد، تێکۆشا، قوربانیدا بۆ ئەوەی کوردستانی ئازاد ببینێت. سەرکردە و قارەمان و تێکۆشەر و خەباتجێر و پیاوێکی گەورەی ئەم شارەمان لەدەست چووە. بەداخەوە کە ئالەم ڕۆژە ئاوا بەجێهێشتین. جەمال ئاغا ڕەفیقی هەموو یەکێک لە خەڵکی ئەم سلێمانیە بووە، بە فەقیر و هەژار، بە کرێکار و جوتیار، بە ڕۆشنبیر و تێکۆشەر، بە سیاسی، بە هەر هەمووی ڕەفیقی هەمویان بووە و لەگەڵ هەمویان بووە و بۆ هەمویان بووە و خەباتی بۆ هەمویان کردووە. جەمال حەکیم ئاغا ساڵی 1933 لە سلێمانی لەدایک بووە. زیاتر لە نیو سەدە پێشمەرگە بوو. ئەندامی سەرکردایەتی پێشووی یەکێتی نیشتیمانی کوردستان و لێپرسراوی مەکتەبی یاریدەرانی سکرتێری گشتی و پیاوێکی کۆمەڵایەتی بوو. بە مامە جەمال ناسراو بوو. 2 نیسانی 2020 لە سلێمانی ژیان ئاوایی کرد. ئاوەڕالیگەلی کوردستان، سلێمانی.